بەناوی خوای گەورە و بەخشندە. یاداشتی مامۆستایانی وانەبێژ دەخوێنینەوە لە هەرێمی کوردستان بۆ چەندەیەمین جار لە دوای ئەوەی کە ژوێنەگرتنێکی زۆر هەیە لەلایەن جیهەتی تەنفیزی لایەنی جێبەجێکار سەرۆکی حکوومەتی هەرێم و بەڕێز وەزیری پەروەردە کە خۆتان ئاگادارن لە پێش هەڵبژاردنەکان ئێمە 5 و 6 مانگی دا خۆپیشاندانمان کرد و داوامان کرد ڕاستەوخۆ دوای هەڵبژاردن وەڵامێکی دڵخۆشکەر بە مامۆستایانی وانەبێژ بدرێتەوە. لە ئێستادا وەڵامەکە نییە، ئەمە یاداشتی مامۆستایانی وانەبێژە لە هەرێمی کوردستان. جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم، جەنابی وەزیری پەروەردە، لایەنە بەشدارەکانی هەڵبژاردننی عێراق، کەناڵەکانی ڕاگەیاندن، وانەبێژانی عازیز، هەر وەک بەڵێنمان بە خۆمان و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و وانەبێژان دابوو، ڕاستەوخۆ و دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەک مامۆستایانی وانەبێژ دووبارە دێینەوە سەر شەقام و بەردەوامی دەدەین بەو هەوڵەی بۆ دامەزراندنمان و بە هەمیشەییکردنمان دەستمان پێکردووە. ئەمڕۆ وەک یەکەم ڕۆژی کردنەوەی قوتابخانەکان هاتووینە سەر شەقام و پەیامی وەڵام نەدراوەی مامۆستایانی وانەبێژ دەدەینەوە بە گوێی حکوومەت و وەزیری پەروەردەدا. وەک ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا پرۆسەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق بەڕێوە چوو، بەڵام جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشوو خەڵکی کوردستان زۆرینەی بایکۆتی پرۆسەکەی کرد و متمانەی خۆیان لەلایەنەکان و پرۆسەکە بەگشتی کێشایەوە. مامۆستایانی وانەبێژیش بەشێکی دیاری ناو ئەم پرۆسەیە بوون و لەسەر کارتی هەڵبژاردنەکانیان ناوی پیرۆزی مامۆسایەتی و دەنگی ناڕەزایەتیان و داوای دامەزراندنیان نەخشاند. بۆیە لێرەوە دووبارە و چەند بارە داوا لەلایەنی پەیوەندیدار و وەزیری پەروەردە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ماف و پێداویستی مامۆستایانی وانەبێژ وەک چینێکی بەهێز و زیندوی ناو کوردستان جێبەجێ بکە، هەرچی زووترە بە دامەزراندنی هەمیشەیی وەڵاممان بداتەوە بۆ ئەوەی مامۆستایان بە وزە و تینێکی زیاترەوە بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و بە پێچەوانەوە ئەگەر کاربەدەستانی حکومی و پەروەردەیی وەک هەموو جارێک داوای مامۆستایانی وانەبێژ پشتگوێ بخەن. چەندین شێوازی پێشنیازکراوی تری هەڵوێز وەرگرتنمان لە هەکبەدایە و یەک لە دوای یەک دەیگرینە بەر. هەروەها لەسەر ئاسی سیاسیش وەک هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بایکۆتی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەین و بە بێدەنگی سزای هەموو ئەو لایەنانە دەدەین کە کار بۆ مامۆستای وانەبێژ و تەواوی چین و توێژەکانی تری کۆمەلگا ناکەن. هەروەها ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژی کردنەوەی پرۆسەی خوێندن بایکۆتی پرۆسەی خوێندنمان کردووە لە بەشێکی زۆر لە پەروەردەکانی هەرێمی کوردستان، بەڵام سەرەڕای ئەمەش بەڕێوەبەرایەتیەکان و وەزیری پەروەردە و سەرۆکی حکوومەت بێدەنگیان هەڵبژاردووە. تکا دەکەین سەرۆکی حکوومەت و وەزیری پەروەردە نەهێڵێ ئەم ڕۆی بایکۆت و خۆپیشاندانی مامۆستایانی وانەبێژ ببێ بە دووهەم ڕۆژ و ڕاستەوخۆ وەڵامی مامۆستایانی وانەبێژ بداتەوە. خاڵێکی تر لە پێش هەڵبژاردنەکاندا بەشێک لە نوێنەرە بەڕێزەکانمان لە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵەبانی بەڵێننامەی شەرەف بە وشەیە بەڵێننامەی شەرەفمان لە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت وەرگرتووە کە یاداشتی مامۆستایانی وانەبێژ ڕاستەوخۆ بگەێنێتە شوێنی خۆی. هەرچەندە ئێمە دەزانین بەڵێنی پێش هەڵبژاردن بە جۆرێک لە جۆرەکان متمانەی 100% نییە، بەڵام ئومێدەوارین کە ئەو بەڵێنە کە بەڵێنی شەرەفی بە مامۆستایانی وانەبێژ داوە بیگەێنێتە شوێنی خۆی. لە ئێستادا و لەم کاتی من قسە بۆ جەنابتانەکەم لە هەڵەبجە، لە دەربەندی خان، لە ڕانیا، لە سەی سادق، لە خانەقین مامۆستایانی وانەبێژ بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. تکایە دووبارە و 100 بارە تکایە بەڕێز وەزیری پەروەردە داوا دەکەین نەهێڵی بایکۆتی خوێندن پێ بنێتە ڕۆژی دووهەم و ڕاستەوخۆ لەم ئێوارەیەدا وەڵامێکی دڵخۆشکەر بۆ مامۆستایانی وانەبێژ بدەرەوە. زۆر سپاس. چەندین ڕێکاری هەڵوێز وەرگرتنمان هەیە لەوانە بایکۆتی پرۆسەی خوێندن بە بەردەوامی، هەروەها ئامادەی نوێنەرەکانمان کە نزیکی 30 بۆ 40 نوێنەرە بچین لەبەردەم
ئەنجومەنی وەزیران خێمە هەڵبدەین هەتا یەک مانگ شەو لەوێ بمێنینەوە ماف دەبێ بیستێنی لەبەرەوەی نادرێ شێوازی ترمان زۆرە محەممەد کەمال نوێنەری وانە